ئەمە جی کەمپینی جلی زستانی ئەنجومەنی گەنجانی کوردستان یارمەتیانی گەنجان و کەسانەیە کە تۆزێک کەم دەرامەت بن یاخود توانای کڕینی جلی تازی زستانیان نەبێ یا پێداویستانی کە پێویستیان پێێتی بۆ زستان ئێمە هاتوین ئەو جلانەمان کۆکرۆتەوە نزیکی 2 هەفتە لەمەوە پێش کامپینێکمان بۆ کرد لەم کامپینەیە داوامان لە خەڵک کرد جلەکان بێن بۆ بارەگاکەمان ئەو جلە زیانی کە خۆیان پێویستیان پێی نیە لەوانەیە کەسێکی پێویست پێ بێ لە بەری فڕێیان یاخود بەکارنەهێنانی کە چەندێک لەوانەیە لە ماڵەوە بێ کەس جلیزایی هەبێ لەوانەیە بەکاری نێنێ یا خواردنەی زای بەهەیەتی ئەو جلانە ئەتوانن بێن بۆ ئێمە ئەم کامپینەمان کرد نزیکی 2 هەفتە لەمەوە پێش مەزموعەیە جلی باشمان کۆکردو نزیکی 5-6 تۆنێکمان کۆکردوتەوە لەو جلانە جلەکانمان کۆکردەوە ئەندامانی خۆمان وەکۆی بینن لەوێ لە دواوە دەستمان کرد بە جیاکردنەوەی مناڵان پیاوان قەمسەڵە چاکەت ئەو شتانە هەموو جاکرۆ بۆ کار ئاسانیکردن بۆ خەڵک ئەمانەمە جاکرۆتەوە شان ڕاگەیانوە کەمپێکی کۆبک شادی ئەوەی بێ لایانی بێ ئەوەی هیچ دەرامەتێکیان شتێک وەربگرن لە ڕێی ئەوەیە کەمپینیشان ڕاگەیانوە بۆ کۆکردنەوەی جلەکان ئەو زیانی کە ئێمە فرێن و هیچ ئیسفادەیەکی نیە لە کۆمەڵگەیە تەنانەت ئەتوانین بڵێن ژینگەشی پێویستەکەی برنامه به چالاکی اوه که هم سیمای بازار خود جوانتر لیب کن جلوی هنری و جلوی او کماسیتین تاسا و جهن پیتوی که بین دست نشان کرن بتر دیار ببن و برچاو ببن بو شوفرین ما هم جوانه که دتا باجر ما هم تسجی دیار کن بو سایقاجی سپاسیت خوره را فرزانم آراستی پیمانگاه هنر جوان کم آگری که بو کاری پیروز رابی چیه بو مکو دوان کودانه و بیماریه دا چه بید امنش یا نوان تصاب درستایی بو آق بکین که هفکار بویند گلمه دا بو و ایکی اوجی بیتر ری خوش کرنه کن دیار کرن جاده دا که شوفر تصه بدیری ببینید بروفاش خو حاضريا بمرحلة دا عاد دوادكن وبروفي ما جل خوش درباز بن يعني أو كاركرين بيدا كاردكن وبي برنامج برابونه راستي بردو استنجبو ما وجوي جيرك أمجي وبيتر طاقة بدن Gehana min li ser sera her du çava